وەزیفەی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان هەمووی بەیەکەوە ئەوەیە کە ئەم شەڕە دوور بگرێ لە هەرێمی کوردستان و من قسەکانی بەڕێز سەرۆکی هەرێم دوێنێ گێلێ بوو کە داوا دەکات لە کۆماری ئیسلامی ئێران لێ بکۆڵنەوە چەند ڕاستە و چەند ڕاستیە ئەم تۆمەتانێک کە بۆ هەرێمی کوردستان دروست دەکرێت کارێکی ناڕەوایە شەڕ بە هەرێمی کوردستان کە ئێمە خۆمان لە خۆماندا بارودۆخێکی نائارام هەیە لە مەنتیقە لە چوار دەورەکەمان بۆیە پێویستە هەمومان جهود بکەین بۆ گێڕانەوەی ئاراین بۆ مەنتیقەمان و ببین بە فاکتەرێک بۆ ئەم ئیستیقرار لە ناوچەکە چونکە ئێمە قازانمان لە شەڕ و لێکدان و دژواری نییە قازانمان لە ئاسی و ئیستیقرار و ئەمنیەتە دەمێکە لە سەرەتای پێشترێژ و لە سەرەتای ئەم بارودۆخە ئاڵۆزەی ئێستا لە ناوچەکەیە پەیوەندیمان باشە و هەمیشە لە مەسەلەی کاروباری ئەمنی و دیفاع لە هەرێمی کوردستان و هەڵوێست وەرگرتن هاوکاری دەکەین لەگەڵ هەموو لایەنە سیاسی.